دۆزینەوەی تەرمی منداڵێکی 2 ساڵانە و باوکی دوای 2 هەفتە لە ماڵەکەیاندا میدیاکانی بەریتانیا دەهەژێنێت. کوڕە 2 ساڵانەکە دوای ئەوەی لە برساندا گیانی لەدەستدا بوو هۆی گرمۆڵ کردبوو لە تەنیشت تەرمی باوکیەوە دۆزرایەوە کە بەپێی بە دواداچوونە پزیشکیەکان نزیکەی 2 هەفتەیەک بەر لە منداڵەکە باوکی گیانی لەدەستداوە. لە ناوچەی لینکۆڵنشەیەی ئینگلتەرا ئەم منداڵە 2 ساڵە بە ناوی برانسن باترزبی لەنەوەی کانونی دووەم بە مردویی لە ماڵەکەی خۆیاندا دۆزرایەوە کە بڕوا وایە لە برساندا گیانی لەدەستدا بێت. باوکیشی کە تەمەنی 60 ساڵە پێدەچێت 2 هەفتەیەک بەر لە گیان لەدەستدانی کوڕەکەی بەهۆی جەڵدەوە گیانی لەدەستدا بێت. کێنێسی باوکی برانسن بۆ دووهەمین جار 2 هەفتەیەک بەر لە دۆزینەوەی تەرمەکەی لە ماڵەکەیاندا لەلایەن دراوسێکانیەوە بینراوە. بەهۆی ئەو ڕووداوەوە دام و دەستگاکانی چاودێری کۆمەڵایەتی منداڵان کەوتونەتە ژێر پرسیارەوە و ئەنجومەنی شارەوانی دەستی بە لێکۆڵینەوە کردووە. پێشتر بارودۆخی منداڵەکە لەلایەن خزمەتگوزاری منداڵانەوە بە دۆخی هەستیار دەستنیشان کراوە و بڕیاروا بووە کە مانگانە بەلایەنی کەمەوە جارێک سەردان بکرێت. بەهۆی هەستیاری بابەتەکە و لێکۆڵینەوەکانەوە میدیاکانی بەریتانیا دوای نزیکەی 10 ڕۆژ هەواڵەکەیان بڵاو کردەوە. بەپێی لێکۆڵینەوەکان چاودێری کۆمەڵایەتی لە ڕۆژی 27 کانونی یەکەمی 2023دا پەیوەندی بە باوکەکەوە کردووە بەڵام هیچ وەڵامی نەبووە. دواتر پاش 5 ڕۆژ لە 2 کانونی دووەمدا سەردانی ماڵەکەی کردووەتەوە و لە دەرگایان داوە بەڵام هیچ کەسێک وەڵامی نەداوەتەوە. لە پاش 2 ڕۆژی دیکە دووبارە سەردانی ماڵەکەی کردوتەوە بەڵام هیچ کەسێک لە ماڵەکەدا دەنجی نەبووە. لە هەردوو ڕووداوەکەدا چاودێری کۆمەڵایەتی پەیوەندی بە پۆلیسەوە کردووە. لە کۆتاییدا لە ڕۆژی 9 کانونی دووەم دووبارە چاودێری کۆمەڵایەتی سەردانی ماڵەکەی کردووە. ئەم جاریان کلیلی لە خاوەن ماڵەکە وەرگرتو و کاتێک چووەتە ناو ماڵەکە تەرمی منداڵ و باوکەکەی بە تەنیشت یەکترەوە دۆزیوەتەوە. جگە لەو باوک و کوڕە سەگێکیش لە ماڵەکەدا هەبووە. هەرچەندە سەگەکە نەمردووە بەڵام بارودۆخی تەندروستی بە تەواوی تێکچووە و شەکەت بووە. پزیشکی دادوەری لەو بڕوایەدایە کە منداڵەکە بەهۆی وشکبوونەوە و برسێتی گیانی لەدەستداوە بەڵام باوکی بەهۆی جەڵتەی دڵەوە لە 29 کانونی 2023دا گیانی لەدەستداوە.